سڵاو لە بینەرە ئازیزەکانی ئێوارانی کورسات بە خۆشحاڵیەوە جارێکی تریش ئەبینە میوانی ماڵەکانتان هیوادارین کە بە تەندروستێکی باش لەم مانگە پیرۆزەیە بەدیار بەرنامەکەمانەوە دابنیشن و ئەو تەوەرانەی کە بۆ ئێوەی ئازیزمان ئامادە کردووە بە دڵی ئێوە بێت و سوودێکی هەبێ بۆ ئێوەی خۆشەویست ئەگە بۆ خۆشتان نەبێ بۆ ئەندامەکانی خێزانەکەتان جێگەی سوود بێت. بابەتی سەرەکیمان ئەمڕۆ یەکسەرە چمە لای بابەتە سەرەکەکە لە بەرەوەی کە کێشەی هەرە زۆری ئەو کەسانەیە کە جگەرە خۆرن و زۆربەی کات لە مانگە پیرۆزەیە کێشەی ئەوەیان بۆ دروستە بێ هەندێکانەیە سەریانێتش هەنێکان هەیە کە لە بەرەوەی کە ڕاهاتوون و دوایی هەر ژەمە خواردنێک یان کە لە خەو هەڵ ئەسن جگەرە ئەکێشن کە بێگومان تەندروستیەکیشی هەیە ینی بۆ سەر تەندروستیان زۆر زەرەرمەندە بەڵام ئەمڕۆ باس لەواکەم زانی کە لە مانگە پیرۆزەیە ئەتوانن هەنگاوێک بێ بۆ ئەوەی کە نەچم بەلای جگەرە خواردنا و بابەتێکی تریش کە بزین ئەو کەسانەکە بە ڕۆژوو ئەبن و جگەرە کێشن چکۆ ڕانکاریەک بەسەریانە ڕۆایە یا ئەو هەنگاوانە چین کە بۆی کە واز لە جگەرە خواردن بێنن یان ئاسانتر بتوانن ڕۆژوەکانیان بگرن. ئەوە بابەتێکمانە جا ئێمە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ ئێوەین بە هەمان شێوەش لە سوشیال میدیای کورسات بە شێوەی زیندوو ئەتوانن ئەگەر لە شاشەکانیشەوە نەیبینن بەرنامەکە بتوانن کە لە سوشیال میدیاشەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە تایبەتی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە ئێوە ئەتوانن هاوبەش بن دەبەرەوەی کە ئێوەش کەسێکن دیارە هەندێکتان پرسیاری جیاوازتان هەیە لە میوان یا لە دکتۆری بەرنامەکەمانی بکەن ئێوەش ئەتوانن ئەو کۆمنتانە ئەگەر حەز بکەن و پرسیارێکتان هەبێ کە من نەمکرد بێ بۆ میوانەکەمانی ئاراستە بکەین ئەتوانین ئێمە کۆمنتەکانتان بخوێنینەوە. بابەتێکی تر بێگومان بەها کۆمەڵایەتیەکانە کە زۆر جارێمە گرنگیەکی زۆر ئەیەن بە ئەو لایەنانە کە بزانین کە بە چ شێوازێک نەسیحەتی ئەو کەسانێک کە بەڕاستی شارەزان لە بوارە کۆمەڵایەتیەکانە کە باسی بکەن و کە ئەگەر ئامۆژگاریەکیش بێ بۆ ژیانی خۆتان بەکاری بێنن. جا حەزم کرد وەکو بابەتێک کە باسی ئەکات دکتۆر محەممەد خانیە کە بەڕاستی قسەکانی زۆر سەرنجڕاکێشە و زۆر چۆنەڵێ سەرنج ئەیاتە ئەو بابەتانەی کە زۆر گرنگم بە شێوازێک و بە زاراوەیەکی شیرین و بە زمانێکی زۆر سادە شتەکان باس ئەکات کە باس لە ژیانی ڕابردوو ئێستامانەکە کە چۆن پاراستنی هاوسەنگی دارایی خێزان ڕابگرین ئەوەش زۆر گرنگە کە بێگومان ئامۆژگاریەکانی جێگەی ڕێزدا هەر لێرە شۆ ڕێزمان هەیە بۆی بابەتی شێفیشمانەیە کە شێف جەمال بێگومان لەگەڵمان ئامادەیە کە چەندین خواردنی بۆ ئامادە کردوین بە هەمان شێوە کە سەرمایه‌دار مەریوانی حاجی جەمالیش کە وەکو نەریتی بەرنامەکەمان کە کاری خێرخوازی ئەکاوە تەرزەی هاوکارم کە ئەچێ بۆ بەردەم ماڵەکان ئەو ماڵانەی کە بەڕاستی لە ڕووی داراییەوە پێویستیان پێێتی ئەچێتە بەردەم ماڵەکەیان و خێرەکان ئەیاتێ یان بەشێکی ئەگە بە بڕێکی کەمیش بێت هاوکاریان کە باپچمە لای شێف جەمال فەرمون لەگەڵ مابن سڵاوت لێبێ زۆر سپاسە چۆنیت باشی شێف زۆر سامارە و ڕۆزمەریە و ڕۆژێ یا تازەیە گۆڕیتە ئەم ڕۆژە حتا ئێستا لەو ڕۆژە ماوەتەوە کاتە لەناو ئاوا ڕای بگرین لەناو ئاوەکان جوانیشە هەم تەسەورەکەم ئاوەکە هەمووی ڕۆژ منای گۆڕیت بەڵێ باشە یەکسەر ماشڵێک تریش بگرم بەدەستمەوە بەڕاستی و ڕۆژار بۆنی دەستی خۆش کردبووم بە ئەم کاغەزە لێرە دابنێ ئەمڕۆ ئەو خواردنانەی ئامادەت کردووە چییە؟ ئەڵڵاهی ئەمڕۆ خواردنی سەرەتایی ئەوەی ماسیەکان باشە ماسیەکان لەگەڵ بەتاتەی ماش پەتاتەکان پشتر ماش پەتاتەکان دروستم کردومەوە بە ماجی و خوێ و بە فەکیر میکسە کردووە یا بە فەکیری میکسەر و ئەویش بکەن کە زۆربەی کاتەکان دایکەکان لە ماڵەوە ئەڵێن بۆ نمونە لە ناو کەناڵەکانە بە بەرنمەیەکی وەکو هەموو ڕۆژێک مەکینە و یا ئامێرە کارەبایەکان بەکارێنی چ مارکەیەک بەکاربێنن بێگومان فەکیرێکێکە لەو مارکانەی کە باوەڕ کراوە و شێف جەمالیش بەکاری ئەهێنێت ئەو ڕۆژەی چاکی زۆر خۆشمان بۆ میوانەکەمان دەم کرد زۆری بەدڵ بوو دکتۆر کامەران ڕاستەکەی کەواتە ئەمڕۆ باسێکیەوەمان بۆ بکەی بەڵام پێش لەوەی کە بچینە لای خواردنەکانی تر وەکو نەریتی بەرنامەکەمان هەموو شەمە و سێشەمەیەک
کاروان لە بەشی وەرزش لەگەڵمان ئامادەیە جا پێم خۆش بوو باتەزێ گۆڕانکاری بکەین لە ستایلی بەرنامەکە با بێکۆ حەزەکەین ئەم بەشە لەگەڵ خواردنە بزانین چۆنە و ئەویشەکە پرسیارێکی هەبێ لە شێف جەمالی بکە کاروان ئەگەر ئامادەیت مایکە بەسووە فەرموو سڵاو لەوێ پیرۆزیشە بەخێربین باشی لەکانت فەرموو ممنونم جوان جلی کوردی وەکو ئێوە ئەخە ڕۆژە ئینزارمان کردی وتمانە بێت جلی کوردی لەبەرکەی منیش جلی کوردیە پۆشم لە بەرنامەکانی داهاتوە زۆرم پێ خۆشە پیرۆز دەبێ زۆر جوانە ئەو ڕۆژە تۆش لەبەر تابوو زۆر جوان بوو لەبەر ئاخر وای پێڵێ وای لێکە شێف جەمالیش جامانە ببەسێ بە سەریا لە جیاتی کڵاوەکە لە جیاتی جلەکانی جلی کوردی بپۆشە جلی خۆتان هەیە مەغریبی و یەمەنی هەیە جلی ڕۆژێک کەتوانی بەجلی خۆتانەوە وڵا دوێنی خواردنی یەمەنی دروستم کردووە ئاراوەڵا بەس تۆزە وتم ناوەڵا بە جلی شێف باشترە میوانی سەرەکی بێت ئێوێ دانیشێ و خواردەکان تۆوەت حالە بدایەتی ڕەمەزانە خواردەکان خۆمان دروستیکەی نەگەر شێف ڕێنمایی مامکاو تۆ خواردنی نازان باش نیت وتت لە خواردن بەس تۆ بیکەم یارمەتی تۆیم باشە منیش جۆری خواردنەکانەزانم کاو یارمەتی دەری ئەو کە قۆپی بکە بڵێ تۆزێ خواردنی ڕێسێپتم بەرێ بۆی کە تۆزێ خواردنەکە بزانم چی خواردنی وەرزشی زیاتر باشە بەسە چاو خۆش بێ خواردنەکانی ئەمڕۆمان چییە؟ ئەمڕۆ ماسیمان هەیە باشە بە شێوازی ئیتالی ئامادەم دروستم کردومە لەگەڵ ماش پۆتاتۆ بەس ماش پۆتاتۆ ئەمڕۆ فەرقەکەی چییە بە تریش دروستم کردومە ئەوەیان زۆر تایبەتە تریش یەکێکە لەو یعنی بەڕاستی زۆر خۆشە تامی هەموو شتێک خۆشگا بە تایبەتی بۆ جۆری سالاتەکان ئەگەر بتەوێت ئەتوانی زۆر جارێ لە جاتی لیمۆ ئەو شتانش بەکاربێت ئازانی چۆن ماسی و مریشک باشە بە تریش دروستیەکەم خۆشە ئاراوەڵا زۆر یعنی نابی گۆشتەکان بە تریش دروستیەکەی نابی ئەو کاتە پێویستە بە خوێی کەم تریشە بێت بەڵە تریشە بەکارهێنا وا بزانم وڵای وای نازانم زۆرە خۆی کەمترە بە تریش زیاتر بیخۆ خۆشە باشە تخوا پرسیارێ فەرموو کە لە ماڵەوەیت برسیتە بێت چ خواردنێ بۆ خۆ دروستەکە زۆر حەزت لێتی زۆر حەزی لێتی بەڕاستی پەنیر و بەتاتە پەنیر و بەتاتە پەنیر لەگەڵ بەتاتە و چیپس و شوتی بەیەکەوە ئێستا برسیتەوە ئەڵێچکە بە ڕۆژی یا هەرەموو کاتێ وایە حەزت لێت ناوەڵڵا حەزێتی داوای خواردنی دیلیڤەری کردووە ناوەڵڵا قەت هەر عەیبیشە قەت داوا نەکردووە میوانە هاتبێ لە پەڕ ناوەڵڵا نییە یەک ڕۆژ شەڕم کردومە لەگەڵ ڕەفیقەکەم لە ماڵەوە ئێمە بەیەکەوە لە شوقە خۆی وتووە وەڵڵاهی من بەرسیمە داوی بە دیلیڤەری خواردن وتووە هاتووە لای من ئەڵێ تۆ حەزت لە چی من وتم تو بەجددیتە قساکان ئەڵێ وەڵڵا بەجددی من ئەڵێ وەڵڵاهی تۆ هەر حیانیە چۆن ئەوە بێ من شێفم لە ماڵەوە چۆن تۆ ئۆردەرەکەی لە دەرەوە بێ بڵێ خۆم دروستێکم ئەڵێ وەڵڵا ناوەڵڵا عەزێتم تۆ ئێستا لە ئیش هاتووە گوناحە من وتم ناوەڵڵا ئاسایی ئەگەر لە مەتبەخ ئێمە حەز لە خواردن دروستیەکەی هەر بەردەوامی هەر هەست بە هینەکەی ناڕوە ناوەڵڵا نییە ناڕوە قات ئەبەدەن یعنی هەموو شێفەکان وان زانیاریکی تازە بووە لەوانەیە نازانم بەس نازانم من خۆی وایە بەس ڕاستی شەوانی تۆ تەکنیکەکە لە دەست خۆتە زۆر جار هەیە لە ئەو 5 میلیت ئەو شتانە کە ئەیبینی بە 5 خولەک بە 2 کەرەستە توانی خواردنێک ئامادە بکەیت دیارە ئەم تەکنیکانە ماشەڵڵا ئەزانێ بۆیە وازانی چۆن یعنی بۆ نمونە ئێستا لە ڕۆژی ئۆف لە ڕۆژی ئۆفی خۆم ئەڕۆم لە ناو بازار شتەکان ئەیکردم تۆزە بەتاتە تۆزە بەئینجان تۆزە کوولەکە سەوزە وەکو جەرجیر و کاهوو تەرەتیزە ئەو شتە زووتور ئەو شتە حەزەکەم زۆرە قارچغی کوردی ئەوەی گەورە فرێشەکان خۆشە زۆر باشە ئەی لەم سەوزەواتانسە بەهارە دیارە سەوزەیەکی زۆر گژوگیاکی زۆر لە شاخە جوانەکانی کوردستان و لە چیاکان و کۆکەوە نە بازار زام چی زانی کەنگەر بە هێلکە و ئەوە دروستیەوە سووریەکان و یا ئەتوانی بیکڵێنێ لەگەڵ ئاوی لەیمون و ترش کێ فێری کردی لەگەڵ هێلکەشە هەیە مامە هێرش مامە هێرش دەست خۆش بێ مامە هێرش دەست خۆش بێ ناشی ناسیم بەس ڕێزمان هەیە بۆی بەس ئافرین لەبەرەوەی کە ئەو جۆرە گژوگیانە هەم
فيتامينێکی زۆر زۆری هەیە هەم ئەم وەرزەیە تەواو هەڵناگیرێت حتا قارچغی ئەوەی کوردی بەڕاستی زۆر باشترە لە ئەو قارچغە بچووکە کاتە با ڕۆژێکەکە شەمە یا سێشەمە بۆ با بۆمان بکاتەوە شتانە حەز لێتی دەوگیانە زۆر سوودە هەر زۆر باشە هەم تەندروستیشە لەگەڵ ماسی ئەتوانی بی لەگەڵ ماسی ئاکرێ ئەجیوە پێش ئەوەی کە وردەکارەکە باس کە باک پرسیارێکی لێ بکەم شێف تۆ شەوان لە کوردەواریە گەنجەکان کە کۆبنەوە یا خێزانەکان سەعات دەی شەو یانزە شەو قەل و قاز و کەڵەشێر لێ ئەندرێت تۆ چووی لەگەڵانە ئەوە کردو بەیان ئای وەڵڵا چۆن ئەوە چۆنەوە چۆن جارێکی زوو پرسیارە لە گوتی ئەی چۆن قەراریش بوو بۆمان بکە ڕۆژێ بەس بۆیشی کردین قەلیشی بۆ کردی پیان وتوی بە دەستوری کوردی چۆن لێ ئەندرێ یا خۆت ئەزانیت واللهی خۆم ئەزانم و خۆیان وتووە بۆ من زیاتر هەر زۆر باشە ئەنی ئەسا لە یەمەن قەل لێ ئەندێ بۆ شێوازە دروستم کردووە دروستی کردووە ئارە وەڵڵا بیشتر حەوت مانگ من لە یەمەن بووە ڕۆشتم لە بازارەکەم قەلم کڕێوە لە ماڵەوە هاتم دروستم جیهانیە بەس ئەو قەلە ئێرەیە ئەو تامە ئێرەیە کوردای ماڵێک چامی جیاوازە قەلی کوردی خۆیان بە خێوەکەن لە ماڵەوە لە ماڵەوە و لە یەمەن هەر عینەن هەر عینەن دەست هەر عینەن هەیە وایە تۆ کە ئەڵێ سەفەری ئاخر دروستم کردوومە لەگەڵ برنجی کوردی برنجی کوردی و خەرخەرمان و فۆسۆلیا و نازانم تەرتیبات و قەیسی هەمووی حەبەسا و لەسەر سفرە ئەڵێن ئەو خواردنی چییە من وتم شێفە کوردەکان وازان بەس خۆیان نازانی ڕستیکە خواردنەکانی هەڵ لە یەمەن بردوومەوە لەگەڵ منە ئاخر زۆر باشە شێف جەمال ئێستا باس شیرینیەکت ئامادە کردو زۆر بە جوانی ڕازانجدەوە حەزەکەم بزانم چی و چییە وی کە ئەگە ئاسانە ئێستا زۆر ئاسان بە چەند دروستە بەیانی کاتەکەی واللهی ممکن 5 دقه 5 دقه کەواتە پێمان بڵێن خانمەکان ئەگەر شیرینیەکتان ئامادە نەکردووە بۆ بەربانگ ئێستا بە 5 خولەک شێف جەمال ئەڵێ دروستیەکەم بس بزانم چی و چی تێکرەوە 5 دقه خورما پێش بانگیش حازرە بێ ڕاستە خورما لەگەڵ گوێز لەگەڵ شۆڤان بەیەکەوە لەگەڵ تۆزەکەرە و گوێزی هندی فقط هەر ئەوانە باشە ئەی شێلی جوان سووریەکە ئەدێت خوا لە هەر لە پلە ئەلەیکەم و پێمان سەرەتای کەرەکە داینم لە سەرتاوە باشە شۆفانەکەی لەگەڵ شۆڤانی داینم لە سەرێ و بەیەکەوە سووریەکەی شۆفانەکە ڕق نییە یان ئەگەر ڕقە لەگەڵ ئەو کەرە نەرمە بێت تێگەی دوای خۆرمەکەی ئیزافای لەسەرێ وەگەر ئەتوانی بە ئەوە عینە نەوشتە بۆ ماش بەتایەوە ئەتوانی کەپسیەکەی خۆرمەکان خۆرمەکەی بە جوان جوانە باشە گوێزەکەی بیشتر وردی وردیەکەم من ئەمڕۆ وردم کردومە بە جیاسی فەکیر جوان دەرچووە بەڕاستی و دوای تێگەڵم کرد لەگەڵە بەیەکەوە حتا وەکو هەویر بووە باشە جوان جوانە جوان جوان ئەی خورماکەکەی تێکەی خورماکەی لەگەڵی ناوکەکەی بەڵێ پێستی لێکەیتەوە پێستی لێ نەکەیتەوە ناوەڵڵا پێستی هەر لەگەڵەیە بەس کاتی وردیەکەی بە جوان جوانی وەکو هەوی پێویست بەس 5 دقه وردیەکەی مەزبوطە و تەواو حیلووان لەلاو شتی تێ ناکەی ناوەڵڵاهی نییە ئەتوانی دارشینی بەس ئیزافێ لەگەڵ ئەزانی ئەگەر کەرە و خورما بەیەکەوە گەرمیەکەی بۆنی خۆشی دەرچووە زۆر خۆش ڕاستە بۆنێکی خۆش لە ماڵەکەی بڵاوکاتەوە چێژی زیاترە ڕاتێکێشێ بۆ خواردنی وای تر خۆت ئەنی سەلیقەیشە ئەو شتانەتوانی لە جیاتی گوێزەکە فستقی تێبکە یا بامیتێبکە یان شتێکی لێکە ئێستا بۆیە ئاسانکاریەکەین بۆی کە ئەگەر ئێستا دایکێک لە ماڵەکە سێرگا یەکێک مەرجێک ماوە وایە گونجی ئەگەر ئامادەیەکە بە چاو هەیبێ لە ماڵەکە زوو ئامادە گونجیش ئەتوانی تێگەڵێ لەگەڵە گونجی ئارەوەڵڵا ئیتر فڕنی ناوێت پێویست نییە بەعزی خەڵک وەکو ئەوە دروستیەکەم بەس بەڕاشی ڕاشی تێگەڵی و گونجی بەیەکەوە زۆر باشە کاتە شۆفانەکەش بەکارنێنی بەڵێ شۆفانەکە هەر بەکاربێنی بەڵێ ئەزانی خۆش ئەیگرێت ئاچونکە هینە کەرە و شتەکەی ئەتوێتەوە لەگەڵ خورماکە و هەویری لێ بەڵێ وازانی چۆن ئەوەی تەندروسیە و ئاردیجۆیش خورما هەر تەندروسیەیش باشە چیترت بۆینە بۆی کۆیکەینەوە وڵی زەڵاتەمان هەیە سەڵەتەی ساوەرمان بەڵێ باشە سەڵاتی ساوەرە ئەمە کردوتە ئاو یا کوڵان و تەیا چۆنە لە ئاو لە ئاوە چەند سەعات پێشلەوە ناسەعات نییە بیویست بە 10 دقه ئەم جۆرە ساوەرە آخر هەندێکەیە ینی تۆزێک کوردیەکە ڕەقترێکە ئەمە جۆرێک ئەوەی ناعم ساوەری ناعم باشەوەی لە ناو کیسەکانە بەڵێ ناو کیسەکانی ئەوەی بچووکەکە باشە ئەتوانیەوە بەکاری بۆ زەڵاتە بەس بۆ خواردن ئەتوانی بەس
تۆزێ وردە بۆ تۆزە وردە گەورەترین خۆشترە لەگەڵ سەوزەکانی چییە ئەمەی جەرگیر و شویت و معدەنووس و نعنەعبەیەکەوە وردم کردومەوە لەگەڵ تەماتەی ورد و لەگەڵ گەرمەشامیش باشە سۆسەکەی هەر سۆسی بەتایبەتە لەیمۆن لەگەڵ سرکە و زەیت زەیتونی و بەلسەمیک ڤێنێگەر باشە ئەو قارچکە چییە؟ ئەو قارچەکە وەڵای سوپی خاشە قارچکەکەیە حەز لە قاچ نییە من تۆزێ هەستیاریم هەیە بەرامبەری بۆیە ناڵێوتم نەکە سالادەکەژە ئەو قارچق سوپی دروستیەکەم باشە و بعضی قارچەکان لەگەڵ ئەو سەوزە جەزەر و پرۆکلی سووریەکەم بە تۆزەی پیاس و کەرە و خۆی بەیەکەوە لەگەڵ ماسی و بەتاتە ئەتوانی بێخۆ هەر زۆر زۆر خواردنێکی تەندروستە چاوەڕێ ئەەکەین زوو ئامادە بێ بۆ ئەوەی ئێمەش تامیکەین دەست خۆش بێ هیچی کەماوە لەسەر ئەمە باسی تەوەرەکەی ئێمە بکەین خۆتەوەری وەرچەکەمە باز نەکرد باسی بکە لەبەرەوە کە 5 خولە کەمترمان ماوە بەڵام بەتوانین زانیاری بۆی زانیاری بین ئەمڕۆ باسی ئەوە ئەکەین سروە خانمان لە مانگی ڕەمەزانە چۆن وەرزشکەن گرنگە خانمان وەرزشکەن یاخو پرسیارێکی تر زۆر پرسیاری ئەوەکەن خانمان لە ماڵەوە ئیشەکەن خۆ بری وەرزشەگرێتەوە ئەمڕۆ خەڵکی شارەزا و مامۆستایەکی زانکۆ دکتۆرە دنیا نەجات میوانە کە خۆی وەرزشکارە و یەکێک وە لە یاریزانە باشەکان و ئێستاش مامۆستای زانکۆیە و بڕوانامەی دکتۆرای هەیە لە وەرزشە باسی ئەوە کە خانمان تا چەند گرنگە لە مانگی ڕەمەزانە وەرزشکەن من توێژینەوەکم خوێندەوە ئەڵێ خانمان بۆ ئەوی لە مانگی ڕەمەزانە تەمەڵ نەبن و چالاکییان زیاتر بێ زۆر گرنگە وەرزشکەن بەڵام وەرزشە مام ناوەندەکان وەکو لە سەرەتای ڕەمەزانەوە ئاماژە بووین کە وەرزش لە مانگی ڕەمەزانە ئەبێ بکرێن بۆ ئەوە تەوەری وەرزشی ئەم بەرنامەیەمانە خانمان بینەر بن بۆ ئەوەی کەسانی شارەزا لە بەرنامەی ئێوارانی کورساتەوە پێیان بڵێن چۆن وەرزشکەن بۆ چەند سوودی هەیە باشە ئامۆژگارێت تۆ خۆ چەند ساڵە لە بواری وەرزشیایت و پسپۆڕی دەوبارەیە و راپۆرتی وەرزشی هەر ماشەڵا زۆر باشە خوێنیتەوە و ئێستش هەر بەرنمەیەکی مەگەزینی تێ لەسەر سپۆرت مەگەزینە باشە ئاستی ژنان چۆنە بینی لەم چەند ساڵەیە چکە بەڕاستی ما زۆر ئاستێکی هەستەکەم زۆر باشە و بەرەو پێش چووە ینی جاران کچانت کەمتر ئەبینی ڕاستیەکەی بەس پێم خۆشە لە زاری خۆتەوە بیبیستم چکە ڕۆژان تۆ راپۆرتە خوێنیتەوە ئاستی وەرزشی کچان و ژنان لە هەرێمی کوردستان لە چاو ساڵانی ڕابردووە زۆر لە بەرزایە هەرچەندە ساڵانی ڕابردووش لە ئاستی عراقا کچانی کورد و بەتایبەتی شاری سلێمانی لە هەڵبژاردەی عراق بوونیان هەبەر نوێنەراتێک بۆ چەند ساڵێک لە دوای پرۆسەی ئازادی عراقەوە زۆربەی ئەتوانم بڵێم تیمەکانی کچانی کورد بوون لە ڕیزی هەڵبژاردەی عراقا کە تەنانەت گەورەترین نازناوی کە لەسەر ڕۆژاوای ئاسیا بۆ فوتساڵ هێناوێتی عراق کچانی کورد هێناویانە لە چواردە یاریزان نۆ کچیان کورد بوون بلە یاریەکانی دیکەیە هەم لە ئێستا تیپی باسکەی کچانی هەڵبژاردەی عراق بە تەواوی کورد و خەڵکی شاری سلێمانین بۆیە وەرزشی ناکەین بەس کام شارەکان زۆر لە شارەکانی باشوور زۆر کچەکانیان ینی هەستەکەی کە پەیوەندی بە ئاستی کۆمەڵایەتی و پەیوەندی بە تێکەڵی و پەیوەندی بە BA هەیە کە تایە ژین هەموو شارەکان وەرزشکاری باشیان هەیە چ لە شارەکانی دوهۆک چ لە کەرکووک چ لە هەولێر چ لە هەڵەبجە لە قەزا و ناحەکان بەڵام سلێمانیش بەڕاستی پشکی شێری بەرکەوتووە لەبەرەوەی فەزای سلێمانی بۆ وەرزشی ئافرەتان زیاتر گونجاوە و چەندین تیمی جیاواز لە سلێمانیە هەیە لێرە جیاوازەکانە کە چەند ساڵەکە هەر یەکەم بوون لێرە هونەرە بەرگریەکانە چەندین پاڵەوانی کشمان هەیە چەندین بەرنامەمان کردووە زۆر باشە دوو خولەکمان ماوە بۆ بانگی پیرۆز بەس ئێستش دیارە لە هەموو ماڵێکە خەریکی سفرە ئامادەکردنن خەریکەوەن کە ینی ڕاستە شپرزەیشان تۆزێ پێوە دیارە زۆربەی کاتەکان هەمووی ئیتر زۆر مەشغوڵە بن بۆی کە هەموو شتێک ئامادەیەکی خۆی بێ هەموو شتێ ڕازدانەوەی خۆی هەبێت بەڵامی تر تامێکی زۆر جیاوازی هەیە کۆبوونەوەی خێزانێکە ئەوەی کە شێفێکا زۆر جیاوازە لە سفرەی ماڵەکان ئێستا هەمووی حاضر و دانراوە دەستەکە بەڵام ئێمە ئەوە تا خەریکی جوانە شێف جەمال ئەمەش مەرجنیە ئێستا لەگەڵ شێفا دروستی کەم بۆیە ئێمە نمونانە هێنینەوە 30 ڕۆژ ڕەمەزانە توانن سبەینێ توانن هەفتەیەکی تر ئامادەی بکەنەوە زۆر باشە مەسا توان نەو زەڵاتی ساوەرە تەنها لەم بەرنامەیە نیە چەندین جار مەسەلەن دووبارە کراوەتەوە بۆی کە خانمان یعنی لە مێشکیانە بمێنێتەوە ئێستش دیارە وردە ئەچین بەرەو بانگی پیرۆز و دواتر هیوادارم کە تەندروستێکی باشتان هەبێت ئێمە بێگومان لەگەڵتان بەردەوام مەبین
هەتا کاتژمێر 7:30 هیوادارین کە کۆی ئەو بابەتانە کە باسی ئەکەن بەلای ئێوەی ئازیزەوە گرنگ بێت و ئێستێش ئەچینە لای بانگی پیرۆز و ئازیزانە گەڕێنەوە لاتان فەرمو ڕۆژی هەموو لای الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جيقا ورا بقا يا رسول الله يا جيقا ورا بقا يا رسول الله يا خبا قرباني قباي صوصيتو خبا قرباني قباي صوصيتو قرباني حاوشو برهاي وانيتو قرباني حاوشو برهاي وانيتو مدينة خوشة بهشتي خوايا جيقا ورا بقاي رسول الله يا جيقا ورا بقاي رسول الله يا صلاة صلاة هواتم تويا صلاة صلاة هواتم تويا قلبي درون ديداري تويا قلبي درون ديداري تويا مدينة خوشة بهشتي خوايا جيقا ورا بقاي رسول الله يا جيقا ورا بقاي رسول الله يا خبا قرباني عباي سرشاني خبا قرباني عباي سرشاني ذكروا تهليلي لو أصحاباني ذكروا تهليلي لو أصحاباني خب قرباني شاي مدينة شاي مدينة
چونك رحمة للعالمين بقربان بم يا رسول الله خم بقرباني وشار شيرينا دايما بيشن جوهر خويا بينا خوايا نسيب مع البيت مدينة بيت أو شارعي جاي يا رامي وجاي أمينة يا حبيب الله ظلم مرقرينا لو قريانا لو قريانا لبو أو شارع يا رسول الله رحمة ميوانا لكردستاني سر برزوا بقنجولا وبيروا بهجار ندار دولة من دوا بهموچين وتويجيكوا يا رسول الله دين برقابي درقاي نوري خوت مالي بكيتوا يوارا وشي ذكر ودعايا قم بقرباني أو دستيك ولا دعايا هرخم بقربان قبي صوزيتو قرباني حوشو برهيوانيتو قرباني أو شارب ولا دوروا أدروا شيتوا برنقي صوزي نوروا قرباني أم ذكروا تليل يدبم قرباني صلوات دبم يا رسول الله من ميوانيتم يا رسول الله من ميوانيتم ميواني حوشو برهايوانيتم ميواني حوشو برهايوانيتم مدينة خوشة باشتي خوايا جيقا ورامقي رسول الله يا جيقا ورامقي رسول الله يا أجمع مدينة بيستم بابا أجمع مدينة بيستم بابا حج كم وادس رسول الله حج كم وداس حبيب الله بەڵێ ئازیزان دووبارە سڵاوتان لێبێ ڕۆژی هەموو لایەکتان قبول بێ بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە هیوادارم کە ئێستا خوانەکانتان ئامادە کردووە و بەربانگێکی باش و تەندروستان خوارد بێت بێگومان ئێمە وەکو نەریتی بەرنامەکەمان هەموو کاتێکە بەشی خێرخوازیمان هەیە تەرزەی هاوکارم کە هەموو کاتێک کە ڕاستەکەی بۆی دیاری کراوە کە ئەچێتە بەردەم ئەو ماڵانە کە لە گەڕەکە جیاوازەکانی بە تایبەتی شاری سلێمانین کە سەرمایەدار مەریوانی حاجی جەمال کە بڕەپارەیەکی ئامادە کردووە بۆ ئەو خانەوادانەی کە بەڕاستی پێویستیان پێێتی یان نەخۆشیان هەیە یان کەم دەرامەدن ئەی باتە بەردەم ماڵەکەیان و گفتوگویەکی کەمی لەگەڵ ئەکات و ڕەپارەکەی پێشکەشەکەن هیوادارم کە
ببێتە نەریتێکی هەمیشەیی ئەم جۆرە کارانە بۆی کە ئاگامان لەو کەسانە بێ کە ڕاستەکەی کەم دەرامەتن و پێویستیان بە ڕەپارەیە کە ماگانە دیسانەوە دەستخۆشییان لێ ئەەکەین ئێستێش ئامادەیە بچینە لای تەرزەی هاوکارمان دواتر ئەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. ئازیزان جوانترین سڵاوتان لێبێت مانگی ڕەمەزانتان پیرۆز بێت ماڵتان هەمیشە پڕبەرەکەت بێت سفر و خوانتان هەمیشە پڕبەرەکەت بێت بۆ هیوایم ڕۆژێکی زۆر باشتان هەبێت بۆ ئەم ڕۆژ بڕگەی دیاری کورسات لەگەڵتانە بەردەوام ئەبێت چەند خێزانێکی خۆشەویست بەسەر ئەکەینەوە وەکو بڕگەی دیاری کورسات ئێوەش لەگەڵمانە بن بۆ گوێبیستی چیرۆکی ئەم خێزانە. خاتونگیان چۆنێت؟ تەندروستیتان چۆنە؟ سپاس دەکەم گیانەکەم بەخێر بێن سەرچاو. ئێمە ئەمڕۆ و دەستگای میدیایی کورسات و بڕگەی دیاری کورسات هاتوین بڕە هاوکاریەکمان بۆ ئێوە هێناوە سەرمایه‌دارێکی دیاری شاری سلێمانی زۆر بەڕێز کاک مەریوانی حاجی جەمال ئەم بڕە هاوکاریەی بۆ ئێوە دابین کردووە. دەستە خۆش بێ و مانگی ڕەمەزانتان پیرۆز بێ زۆر سپاسدانەکەم کێمەتان بەسەر کردوێتەوە یا ڕەبی خوای گەورە نمونەی زۆر بێ کاک جەمال دەست و چاوی خۆش بێ لەشی ئێوە ساغ بێ خێرتان بنووسێ مانگی ڕەمەزانی مبارەکە. پێم بڵێ دایکیان ئێوە چەند ئەندامی خێزانن چۆن ژیان ئەگوزارێنن؟ وەڵای ئێمە 6 کەمەندام 6 نەفەرین لە ماڵەوە خێزانێکین خۆم و 5 کچمەیە و دوانی سیانیان کەمەندامە دوانیان شەلەندەماغا ئەکشیان تالا سیمایە. هیوایی تەندروست باش بن خۆشفای خێرتان بۆ بنێرێ بۆ هیوای ئێمەش کەمێک لە قورسایەکانی ئێوەمان کەم کرد بێتەوە و بتوانێت لە مانگی ڕەمەزانە تاوای پێداویستەکانی پێپڕکەنەوە بمڕە هاوکاری بۆمان هێناون. زۆر سپاس بۆ ئێوە هەمیشە دڵخۆش بن خۆشحاڵ بووم کە ئێوەمان بینی زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئێوە. ببەخشە چونکە هەمیشە بەخشین دڵت ئارام ئەکات هەمیشە شادی ئەخاتە نێو دڵەکانتەوە ئێوەش هەمیشە سفر و خوانتان پڕبەرەکەت بێت هەمیشە ماڵتان ئاوەدان بێت بیرمان نەچێت ئەم خێزانە خۆشەویستەوەکو ئەم خاتونەش ئاماژەی پێکرد سێ منداڵی خاون پێداویستی تایبەتن بۆ هیوای خۆشفای خێریان بۆ بنێرێت و ئێوەش هەمیشە تەندروست باش بن. خۆشەویستان ئێستاش هاتوین بۆ لای یەکێکی تر لەو خێزانانەی کە ئەمانەوێت بڕە هاوکاریەکی پێ ببەخشین بۆ یەک گوێبیستی چیرۆکی ئەم خێزانە بن ئێوەش لەگەڵمانە بمێننەوە. خاتونگیان سڵاو لێبێت تۆم کاتت باشە خێر بن تەندروستیتان باشە؟ زۆر مەمنون. هەمیشە باش بن ئەمڕۆ ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات و وەکو پرۆگرامی دیاری کورسات و بڕگەی تایبەتی دیاری کورسات هاتوین بڕە هاوکاریکی مادی شایستەتان پێشکەشەکەین بۆ هیوایی سوودی لێ ببینن تای پێداویستەکانی پێپڕکەنەوە لە مانگی ڕەمەزانە بەجێی سوپاسەوە سەرمایه‌دارێکی دیاری شاری سلێمانی زۆر بەڕێز مەریوانی حاجی جەمال ئەم بڕە هاوکاری بۆ ئێوە دابین کردووە. زۆر سپاسی بەڕێزیەکەم و نمونەیان زۆر بێ زۆر سپاسی کەناڵی کورساتیشەکەم ئازێتان کێشە. ئەو ئەرکی سەرشانی ئێمەیە بۆ هیوای کەمێک لە ئازار و قورسایەکانی ژیانی ئێوەمان کەم کردبێتەوە. خاتون پێم بڵێ ئێوە چەند ئەندامی خێزانن؟ خۆم و دوو کچین ترکرێچین لێکتان نەکات بژێوی ژیانتان لەسەر چی ڕۆژانە؟ نانەکەم بکرێ هەر بەردەوامی لە نانکردن یعنی ڕۆژانە بۆ پیشەوە بۆ بژێوی ژیانە دابینەکەی؟ بەڵێ بە زۆر ڕۆژیش نیمە هەموو ڕۆژێ نیمانە. بۆ هیوایی هەمیشە تەندروست باش بن هەمیشە دڵخۆش بن ئەم هاوکاریەش سوودێکی هەبێ بۆتان. زۆر سپاس بۆ ئێوە دەسەکانە خۆش بێ زۆر سپاس. خۆشەویستان نمونەی زۆر بەڕێز سەرمایه‌داری دیار زۆر بەڕێز مەریوانی حاجی جەمال زۆر بێت کە بەڕێزیان بە بەردەوامی دەستگیروی کەسانی کەم دەرامەت و کەساناکەن کە هەژارن ئێوەش هەمیشە ماڵتان ئاوادان بێت تەندروست باش بن ڕۆژوێکی باشتان هەبێت هەرشاد بن. بەڵێ ئازیزان دەستخۆشی بۆ تەرزەی هاوکارم هیوادارم کە هەروە کە خۆشی ئاماژەی پێکرد کە ئەم کارە خێرخوازیانە بە درێژایی ساڵ ئەنجام بدرێت ئێستێش پشوێک وەرەگرین و دواتر ئەگەڕێنەوە وڵاتە.
بەرنامەی ئێوارانی کورسات با سپۆنسەری شاری دایک. بەڵێ ئازیزان گەڕاینەوە لاتان هەروە کە لە سەرەتاوە ئاماژەم پێکرد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیش لە پیجی کورساتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەتوانم بینەری ئەم بەرنمەیە کە ئێوارانی کورساتە. ئێمە دکتۆرێکی عزیز لە لامان ئامادەیە ئەگەر پرسیارتان هەیە لەسەر و بابەتێکە ئێستا باسمان ینی پێشە باسمان کردووە ئێستش ئێمە ئەو پرسیارانەکە ئامادەمان کردووە بۆ دکتۆر پرسیاری ئێوەیە و ئەتانەیە بابەتی زیاتر بزانن ئەتوانن لە ڕێگەی کۆمنتەوە پرسیارەکانی خۆتان بکەن. ئێستش دکتۆر عەبدوڵڵا شەریف سپۆری نەخۆشیەکانی هەناو دڵمان لەگەڵا زۆ بە خێراتن دەکەین. سپاس کە لە ستۆدیۆی ئێوارانی کورسات لەگەڵ ئێمە ئامادەی دکتۆر. زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس. دکتۆر باس لە کاریگەریەکانی جگەرە ئەو کەسانی کە جگەرە کێشن بە تایبەتی لەسەر ئەم مانگە پیرۆزە بزانین چۆنە و ئەسان هەر باسێک لەم بابەتە بکەین کە لە ئەوڵی شەو باسم کردوتم زۆر ئەتوانی هەنگاوێکی باش بنێ بۆی کە تۆ بتوانانی جگەرە تەرک بکەی. باسێکی ئەوم بۆ بکە و زەرەرانە چییە کە لە تەندروستی هاوڵاتیانە درێت؟ باڵە خۆی جگەرە کێشان چییە؟ سووتانی تووتنە تۆباکۆیە تەوام مادەیەکی زۆری تایە لە 4000 زیاتر مادەی تایە. ئەو کەسەی تر دوای ماوەیە کە جگەرە کێشێ هۆگریە بێ تووشی ئیدمانە بێ کە تووشی ئیدمانە بێت زیانی بۆ هەموو ئەندامەکانی لەشەوەیە لە قژی سەرەوە تاکو و بنی پێ ئیتر کۆ ئەندامەسەنە دڵەڵێ سیەکانەڵێ پێستەڵێ پووکەڵێ هەمووی هەیە. تەمان ڕەمەزان فرسەتێکە بۆی واز لە جگەرە کێشان بێنی وەبێ ئەوەش بزانین دوو لە سەرسیا لە سا هەفتایەوە جگەرە کێشە حەزەکایە ئارەزوو هەیە بۆی واز لە جگەرە بێنێ و نزیکەی 30 جار لە ماوەی ژیانە هەوڵەیە بۆی وازی لێ بێنێ. بەڵام دیارە سەر ناکەوێ ڕێژەیەش کەمیان سەرکە با بڵێن لە ساسییان سەرکەوێ بۆیە فرسەتێکە تۆ کە ئەم ڕەمەزانە بە ڕۆژووی و 16-15 ساجگەرە ناکێشی بۆی واز دەستگەرە بێنێ. زۆر باشە کەواتە هەمومان نەزانین یعنی ئەو کەسانەی کە جگەرە خۆشن زۆربەی کات ڕێگە خۆشکەری بۆ ئەو جۆرە نەخۆشیاناکەن کە ڕویان ئێستا زۆربەی توێژینەوەکان پیشانیەیە کە سەرچاوی ئەو جۆرە نەخۆشیانە جگەرێک خواردنە. باسێک کە ئەم هەموو جۆرە جگەرەیە هەیە هەمووی وەکو یەک وایە یان نا؟ نەجێ چۆنە جۆری جگەرە چییە؟ مەسە ئەو جۆرە جگەری کە زۆر باوە کە پێڵێن سیگەرێت ئەوەیە کە مەسەلەن 20 دانە لە پاکەتەکایە هەیە فلتەری هەیە فلتەری نییە و کاغەزێکی دەست کرد بە دەورێتی ئەوە جۆرێکیان. جۆریش کەمان هەیە کە لای ئێمە بە چروک بەناوبانگە سیگارە ئەمە کاغەزی دەستکرد نییە هەر لە تووتن بەرجێکیان بۆ دروست کردو قەبارەی گەورەترا. جۆری کە مەسەلەن هەیە ئایکەیتە دەمتەوە سنەسی پێ لە سوید و ئاانە بەکارێن نیکۆتینەکانە جۆری زۆرتری هەیە. تاوان ئێستا ئەمە باشتی کەش باسکەین ڤەیپین باسکەین ڤەیپین جایە و سمۆکین جایە. ڤەیپین چییە؟ تۆ شتێکی شلە سووتێنی بەڵام جگەرە کێشان چییە؟ تۆ شتێکی وشکە ڕاستە. کاتە باسی بکەی کە جیاوازەکانیان چییە زانم هەردووکی زۆر خراپە سە کۆمنتێکشمان بۆ هاتووەڵێ ئەی نێرگە لە کێشەکان چکە بەداخەوە ئەتوانم بڵێم کە یەکێک لەو دیاردە ناشرینانە کە لەناو کۆمەلگەی ئێمە ئێستا هەیە نێرگە لە کێشانی ژنا ینی کوڕان و کچانی شاکە ئەوە نییە بڵێ یەک جیل بگرێتەوە یان یەک ڕەگەز بگرێتەوە بە دڵنیایە ئەمانەیە ئەمڕۆ زۆرترین سوود بە ئەو کەسانە بگێنین کە ئەگەر بە تەمای ئەوەن کە تەرکی بکەن یان دوورکەونەوە لێ یا وازی لێ بێنن. ڕاستە خۆی مەسەلەن باسمان کرد ئەو دوو سیگار و سیگەرێتمان باس کرد جۆرێشکە نێرگەلەیە تەمان نێرگەلە خراپترە بۆ ماوەی جگەرە کێشانەکە زۆرترە. تۆ گەر جگەرە بکێشی باڵێن دقەیە 2 دقە پێچە بەڵام عادەتەن نێرگەلە بە کۆمەڵ کۆ بیتەوانێ دووکەڵی یەکتری هەڵەمژی و مەوادی بۆ تێەکەن ئەمە سێوە ئەمە چییە تێەکەی و مەوادی کەش تێگەی ماوەکەی زیاتر لە نیو ساعتە بەلایانی کەمەوانێ بۆ چەند سەعاتێکە تەوان یەک نێرگەلە نزیکەی چەند پاکەتەکەی کێشە ئەکات. لەبەرەوە تاوان ڤەیپینش خراپە چکە بۆ جیهازی زۆر پیا بووە ئەلەکترۆنیە
ئەمانەش زیانی هەیە سیگارەی زۆرەی تر جگەرە کێشان جۆرەکانی زۆرە باش ئێمە باسی ئەو کەسانەکەین کە جگەرە کێشێ ئەو کەسانەی کە جگەرە کێشنین و لە ماڵێک ئاژین کە ئەو کەس جانی جگەرە خۆریتیایە چەند زەند زەرریان هەیە بۆ خۆی لەسەر ئاستی جیهانە ساڵانە 9 ملیۆن کەس بە جگەرە ڕاستەوخۆ ئەمرن نەگنان ڕاستەوخۆ لەمانە 1 ملیۆنیان جگەرە ناکێشێ پێڵێن دەستی دوو ئەو کەسی کە جگەرە کێشە خۆی دایگیرسێنێ ئەوە فێرچانتە دەستی یەکە بەڵام ڕێژەیەک هەیە مەسەلەن لە ماڵەوە ژنەکەی لەگەڵیاتی مناڵەکانی لەگەڵیاتی لە چاخانێ لە فلان شوێن لە فلان شوێن لە پاسێکە کێشێوانە پێڵێن دەستی دوو 1 ملیۆنێک کوژێ لە جیهانە بەڵام کاریگەریەکانی کەمترێکە لەو کەسێکە خۆی جگەرەکە تەبان کاریگاری کەمترە بەڵام هەر زیانی هەیەیاننا 1 ملیۆن کەم نییە 1 ملیۆن ساڵانە باشە یەکەم ئەندام لە لەشاکە تووشی زەرەر ئەبێ زیاتر لە جەستەی مرۆڤ چییە؟ ینی کە تۆ باست کردوتت هەر لە قژی سەرۆتا بنی پێ بەڵام یەکەم کە ڕاستەوخۆ و کەسانێک کە جگەرە کێشن کوێیان زۆر زەرمەند دەبێت وانەی کە جگەرە کێشن یا سیگەریت با بڵین ئەمانە تەمان لە پێشە کوێ بۆری هەناسەیە تەمان ماوەیەکی وێ چەند ساڵێکی ئەوێ تا جگەرە کێشێ جگەرە چییە کۆمەڵێ مادەی تایە نیکۆتینە تارە کاربۆن دایۆکسایدە ئێثیلینە میثیلینە چیە بە ماوەی درێژخایەن مەسەلەن ئەو کەسی کە جگەرە کێشێ زیاتر تووشی هەوکردنی سیەکانە بێ ئەو کەسی کە جگەرە کێشێ و درێژخایەنە بێ ئەبێتە هۆی نەخۆشیە درێژخایەکانی سیەکان لە شێوەی هەڵکفان نابێ یا لە شێوەی هەوکردنی درێژخایەن بێ مەسەڵەن تاوان هەر تەسیرەکەی لە پیاوانیە لە ژنی شاهەیە مەسەلەن لە ژنا ئەو کەسێک کە مناڵیە بێت زیاتر مناڵی لەبارەتێ کێشی مناڵەکەی کەمترە مناڵەکەی کەمتر گەشاکە توانای عقلی کەمترە تاوان جگەرە هەر لە گەنجانیە لە 180 ساڵەوە لە نەوجەوانی شاهەیە با بڵێمە پیاڵێن مڕاهق زیاتر مەسەلەن لە ئەمریکا توێژینەوەکان چییە؟ لە 3 بۆ 11 ساڵ کاریگەریانە ئەمریکایەکێکە لە وڵاتانەیە لەگەڵ ئەوروپاوانەیە کە سەرکەوتوو بووە لە ڕێژەی جگەرە کەمکردنەوەیە کێشانە بەڵام لە نەوجەوانە نەیتوانیوە چکە هەر ڕێژەی نەوجوانەکان بەرزە لە ئاستی جیهانە توانی بڵێت لە 123 خەڵک جگەرە کێشە بەڵام ئەمە ڕێژە زیاتر بۆ پیاوانە ڕێژەکە بۆ ژنان کەمترە لەبەرەوە لە پیاوانە ئاستەکەی گاتە 1 لە 3 لە ساسی بەڵام لە ژنانە کەمە بێتەوە بۆ لە 115 بۆ لە 116 باشە ئێستا بینین لە زۆربەی وڵاتانە لانی پەیوەندیدار وایان کردووە کە سەیری پاکەتەکە کە هەر دڵت تێکەڵێ لەبەرەوەیکە ڕستمێکی لەسرە وێنەیەکی لەسرە ئەو کەسانەی کە تووشی جۆرەها نەخۆشی دەگمەن بوون بەسەریەوەتی یانی کەسەکە کە ئێشی بینە حەز ناکا بیکڕێ بەس لە کوردستان بەداخەوە ئەوەنە بە جوانی ڕازانەتەوەنە ببوون و بە تام و بەشتی ڕەنگاو ڕەنگ هەیە لە مارکێتەکانە ینی کەسەکە پەشیمان نابێتەوە لە یەکە چێجگەرەکە ئەکرێت پاسێکی ئەمە بۆ بکە بۆچی هەتا ئێسەوەی وەکو زانکۆ کارێکتان نەکردووە لەسەرەوەیکە جگەرە خواردن یا جگەرە کێشان کەم بێتەوە لە کوردستان ئەخۆی زەی چۆزی کە باسمان کرد لە پێشا زیاتر چەندایەتیە با ئێمە باسی جۆرایەتیش بکەین کەسەکان جگەرە کێشە ینی جۆرەکەش کاریگەری تێەکە کەسێک کە جگەرە زۆر کێشەیە تەمان حەزێکی هەیە ئارەزوێکی هەیە با بڵێن پێی بڵێ وازی لێ بێنە خۆی پێناژیرێ بۆ شتێکەیە پێڵێن کڕەی بۆکە دڵی بۆی لێیە یعنی تۆ ئەڵێ مریشک خۆی خۆڵ بە سەر خۆیان بکە تۆ دەزەڵاتت چییە یا مەل کە سەری خۆی هەڵبگرێ هێلانە بڵێ چی وایە لەبەرەوە نەک زانکۆی ئێمە هیچ زانکۆیەکی ئەوانە درێخی ناکە لەوەی کە من هەچ کەسێ جگەرە کێشێ پێڵێن باشترە جگەرە نەکێشی پێڵێن پێنج ئەی چەنە کێشی بۆ ئەی کێشی وازی لێبێنە ڕێگاکانی واز لێنەهێنان چییە مەسەلەن تۆ بنێشتە نیکۆتینە چییە ڕپلیسمنت بەکارهێنی بۆی ڕێژێک تاوان باەمە هەر خەبەری خراپ نین خەبەری باشش بکەین ڕێژەیەک هەیە لەوانەی کەواز لە جگەرانن با بڵێن لە ساسیە ئەتوانی زیاییکەی ئەمە جۆرێک دووەم کەسێک ئەگەر تەمەنی 70 ساڵش بێ 50 ساڵ بێزگەرێنە ئەگەر وازی هێنا هەر قازانجی لێکە ئەگەر لە ژووری نەعاشە جەڵتەشی لیاوە باشە بیرۆکەیەکە یانی قسەیەکێ لەسەرەوەی کە و کەسی کە جگەرە کێشە بۆی کە لە پڕێکە جەستەی تووشی شۆک نەبێ بێ وردە وردەکەمی کاتەوە و دواتر ینی بە یەکجاری وازی لەبێن ئەمە ڕاستەیانە بەڵێ دوو جۆر وازێنان هەیە وازێنانێکیان لە پڕە تاوان ئەشێ کەسێک ئیرادی زۆر بەهێزەتیا سەرکەوت بێ بەڵام زۆرینەتیا سەرکەوتو نییە ئەمە بە ئینگلیزی پێڵەن کۆڵ تێرکی یعنی قەل بە ساردی
تەمان قەلبەجی خۆشە بە گەرمی خۆشە ئەگەر سارد بۆوانەیە تۆ زیانە پێگا ئەم جۆرە کەمە و دەگمەنە و ڕێگە پێدراو نییە زۆ جۆری دووەمیان وەک تۆڵی هەنگاو بە هەنگاو کەسەکە با بڵێن چۆن بێ مەسەلەن تۆ ئەمڕۆ شەممە 23 مانگە وایە ئاڵێ نیەتمە ڕۆژی با بڵێن شەمەی داهاتوو سیوێکی مانگە واز لەجگەرێنە باشە بۆی واز دەستگەرە بێنی ئەبێ یەکێک یارمەتی و بە مەسەن یەکێک برادری خۆشەویستە وازی لەجگەرە هێناوە تەلەفونەکەی لەگەڵ یاکەی بڕیارم ماوە پلانێکدانی شەممەی داهاتوو من واز لەجگەرەیەنم و با دەفتەرێکیشی هەبێ بچووک لەسەر نووسی ئەوە مەسەلەن من بیزگەرم کێشاوە ئەوە کەم کردەوە بۆ هەشدا باشە ئەمە دوو هەفتە وردەوە دەیکەم بە 15 وردەوە دەکەم یەکەموانەیە تەمان تۆ لەو بینەیە حەزێک ئارەزوێک بەسەر تازاڵە بێ پێڵێن کڕەکردن چۆن بەسەری ئازاڵبی وەرە کۆمەڵی ڕێگا هەیە مەسەلەن وەکو مەسەلەن پارچە مۆسیقایەک لێبە مەسەلەن هەیە بە مۆسیقاوەڵێ وام لێ کاکە جگەرەکە بکێشەوە ڕاستە مەسەلەن لەوانێ بچیتە شوێنێکەوە بیرێ بخاتەوانێ ئەوەش هەیە چکە خۆزانی پەنجەی دەست چۆن وەکو یەکانیە مرۆڤەکانی جوانی جۆرێکەش هەیە هاوڕێ یارمەتی بە مەسا من ێستا حەزم چۆتە سەرجگەرە با سێوێ بخۆم با ڕامانێ بکەم با شتێ بخوێنمەوانەیە با هەستم 5 دقە لەو شوێنە دوور بکەومەوانەیە با مەسەلەن تەلەفۆنی فلانکەس بابێ کە ڕێکەوتم سیوێکیمە کاکەجیان وڵای زۆر حەزم لەجگەرێ نازانم چی بکەم ئەوژەڵێ کاکەجیان تۆزێ سەبرێ بێ جگەرە حەزەکەی تۆ باسی هاوڕێی باشەکەی جاری وایە هاوڕێی خراپ وات لێ کاتوشی بانیەتمان باش بێت هەر کەس کەسگەرە کێشە مامۆستایکی هەیە دواڵێ گەورە ئاوە ڕێژە و پسوک وێتیێنە مەسەن لە زۆر کەسە پرسی چۆن فێر بووی مەسەلەن ژنەکاڵە پیاوەکەم بۆی دایگیرسانم یاڵێ من مەسەلەن کەس بووم وەختی خۆی باوکم کە لە حەجاتەوە قەڵەباڵغێکی زۆر و دیوەخانمانە بوو جگەرم بۆ تێکردن یەششگەوتی بابە بەزگەرەی چی لەنە وردە و دەڕا ئەوانش هەیە بەڵێ زۆر باشە ئێستا هەندێک لە هاوڵاتیان ڕاستەکەی پرسیاری ئەوەکەن کاڵێ بۆ پاشێوان زۆر جارەیە ئەچن بۆ کافتریا یا ئەچن بۆ ئەو شوێنانەی کە نێرگەلەیان هەیە نێرگەلە کێشن باسێکی ئەوەمان بۆ بکەیت کە ئێستا لە مانگە پیرۆزەیە چۆن وا بکەن کە ئەو خۆیان کە هەیە تەرکی بکەن زەی چۆنە ئەگەر هەرجگەرا کێشی تاک بیشێشە هەر خۆت بشێشە مەچەرە شوێنەکەوانێ مەسان خەڵکی لێترە بێ بە هاوڕێ و فێرەبی و حەز زیاتر بۆ لە وای لێ هۆگرێبی بەو شوێنە مەسەڵەن ئەڵێ ئەچم بۆ کافەی فڵان شوێن سەعات ئەوانە تۆ بە تەمای مەسەر نیو ساعت بین تۆ بە زوانیەکە کا دەخایەنێ 2 ساعتەوە ئایتر حەزێک لە ناوە بۆ دروست دەبێ شتەکان لە ناوێ خۆ لە دەرەوە نییە ئەم حەزەوە لێکە ئیتر با بڵێن دەمە و ئێوارەیە دوای تەراویحە تۆڵی بەخوا با بڕۆم باشە لەم لاوە ئەڵێ نانەتخوا بانەڕم نانە بابڕۆ ئاخری بەسەر تازاڵە بێ خۆ کێشەکەی بۆوێ بەڵام ئەگەر کۆنتترۆلێک ئیرادەیەکە هەبێ پلانێکە هەبێت وای بەسەرەوە شازاڵبی باشە کاتە وەکوی کە دوو خولەکمان ماوە ئامۆژگارەکانە چییە کە خۆت وەکو جەنابەت پسپۆری نەخۆشیەکانی هەنا و دڵی ئەو جۆرە نەخۆشانەی کە هاتوون و بە جگەرە کێشان تووشی زۆر نەخۆشی دەگمەم بووی پێم خۆشەوەکو ئەزمونێکی خۆت بۆمان باس بکەیت بۆی کە بشکم هەنگاوێک بێ بۆ کەسانەی کە ئەیانەوێ جگەرە تەرک بکەن خۆی تۆ لە تەندروستی مرۆڤ بگەڕێ یەکشت کە زۆرترین زیانی هەبێ لە ساسی هەموو نەخۆشیەکان توش دەکە جگەرە کێشانە زۆریش ئاسانە هێواش پلانێک دانێ بۆ وازی لێبێنە ئەمە باشتریشتا اینجا جگەرە کێشان وتمان بێزگە لە زیانەکانی بۆ دڵ بۆ کە ئەندامی هەراسە بۆ پێست بۆ قش بۆ دایک بۆ نەوجەوان یعنی لە ساسی هەموو شێرپەنجەکان بەهۆی چێوەیە بەهۆی جگەرە کێشانەوەیە نەخۆشەکانی چه ئەندامێک گەگریتەوانەیە بەهۆی ئەوەیە تۆ ئیرادە و هەبێ تۆ ناتەوێت خۆت قازانسکەی ناتەوێت دانسپیتر بێ پووکە پاکتر بێ بۆنی هەسانسە و خۆشتر بێ کەوا بوو هەنگاوێک بنێ وەرە پێشەوانەیە بڵێ نیەت مەواز لە جگەرێنم بیشی نووسێت تەمان نووسین زۆر باشە پلاندانان زۆر باشە و من پێم وایە ڕێژەیەکیان سەرکەوتووە بێ بەس بە تەجروبەی منەوانێ تەمان لە خەستخانە زۆرمان بینیوە کە ئەوانەی جگەرە کێشن با بڵێن کەسەکە داخڵ بووە سیەکانی چەند جار
التیهابی کردووە ئێستا نەخۆشی درێژخایانی هەیە خۆ نەخواستە بەرەو شێر پەنجاچە لە کۆتاییڵێ چیم کرد بەخۆم کاڵک باش نوێی خۆشکێنێ ئێتۆ بەش پێشەوە نە کاڵەکە بشکێنە و نا پەشیمان بەرەوە لێساوە کاڵەکەی خۆت بخۆ واز دەستگەرە کێشان بێنە پلانێکی بۆ دانێ کەسێک یارمەتی و بە زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ جا پێم خۆش بوو بەڕاستی دەستخۆشیت لێ بکەم چکە هەندێک خاڵی زۆر باشمان باس کرد هیوادارم کە تەندروستێکی باشیانە بێ هاوڵاتیان وە لەم مانگە پیرۆزەش ئەگەر نیەتی ئەوتانەیە جگەرەکێشان یان بەکارهێنانی جگەرە نێرگەلە یا هەر لەو بابەتانە بێت هیوادارم کە هەم لەم بەرنامەی ئێمە نیەتێک بن وەکو کە دکتۆر وتی لە ناو دەفتەرێک بۆ خۆتاندا بنیشن بینوسن بۆی کە هەنگاوێک بنێن بۆی کە تەندروستێکی باشتان هەبێ بێگومان ئێستا کاتی بەها کۆمەڵایەتەکانە کە بابەتێکی زۆر باش دکتۆر محەممەد خانی بۆی ئامادە کردوین کە باس لە ئەوە کاڵە چەند ئاگامان لە خواردنی خۆمانە ئاگامان لە خواردنی چواردەوریشمان هەبێتەوە جملەیەکی زۆر جوانە ڕستەیەکی جوانە هیوادارم کە هەمومان وا سێر بکەین کە چەند خوانمان چەند سفرەمان ڕەنگینە بەس ئاگامان لە دەور و پشتمان بێ کە بزانین دۆخیان چۆنە چاومان لەوانیشەوە بێت بێگومان دوای ئەوە ئێمە یەک دوو بابەتی ترمان بۆ ئامادە کردوون کە خانمێک کە باس لە وەرزشەوانێکە کە دکتۆرای هەیە لە بواری وەرزشیە کە باس لە ئەم مانگە پیرۆزاکە کە بزان ژنان چۆن بە تایبەتی وەرزشەکانی خۆیان بکەن لە چ کاتێکا باشە بۆ کەسانی بە تایبەتی کە دووگیانن یان کۆمەڵێک بابەتی تر دواتر زەڵاتەی ساوەرەکەی شێف جەمال بۆی ئامادەکردوین ئەچین تامی خواردنەکانەکەین لەگەڵ کاروانە بێگومان لەگەڵتان ئەمێنینەوە دیسانەوە دەست خۆش دکتۆرگیان لەگەڵمان بمێنەوە ئازیزان. ئینسان بوونەوەرێکە وەکو هەموو بوونەوەرەکانی تر کە ئەگەر خواردنی خەوی ئیسراحەتی ژیانی خەتەر و ئەگەرێک ڕووی تێ بکات نەتوانێت چارەسەری بکات لە ناوەچێت. زۆرە لەو بوونەوەرانە پێشتر بوون ئێستا نیەن ئەگەر بگەڕێن بە دوای هۆکارە بۆ نەماون حتمەن لە دەستی ڕاوچینیان توانیە دەرچن یا ئەگەر ڕاوچیون ڕاویان دەست نەکەوتگە یا ئەگەر هیچ کام لەم دوانە نەون خواردن و ئارامی و ژینگەیەکی لەباریان بۆ نەماوە. لەسەروی هەمووی ئەمانە ئەوەی کە بیرەکاتۆ لە خۆی لە ڕابردووی لە داهاتووی و بە پێی ڕابردوو ئێستا لێکۆڵینەوەکان هەوڵەدات داهاتوویەکی جوانتر دیاری بکات مرۆڤە. ئەوەی کە لە ڕابردووە ڕوویداوە ئەی خوێنێتەوە لێکۆڵینەوەی لەسەرکات ناتەباییەکانی پەیاکات هەوڵەدات لە ئێستاغان نەمێنێ و ئەگەر بتوانێت لە داهاتووە جوانتری بکات. ئەمە ئاساییە گەشەی مرۆڤایەتی گەشەی ژینگە گەشەی بەشەریەت ئەبێ وای نەخشتەی بۆ دابڕێژی. بەڵام بەڕاستی ئایا ئەم قسە وەختێ چواتە واقع و ئەمەڵ هەروایە؟ ئێمە وەکو ئەو بوونەوەرەکانی تر بەڕووتی لەدایکە بین. ئەو بوونەوەرەکانی تر سروشتی پۆشتە ئەبنەوە و گەورە ئەبن. ئێمەی مرۆڤیش بەڕووتی لەدایکە بین دایک و باوکمان جلی کولتورمان لەبەر ئەکەن هینی فەرهەنگەکەمان هینی زێدەکەمان هینی زوانەکەمان و هەر کەسێک بە جل و بەرگ و کولتوری خۆی دڵشادە. بەڵام ئەمە کەمە بۆ پۆشتەبوونەوەی بەشەر. بەشەر دوو پۆشتەی تریمەوە. یەکێ پۆشتەی عەواتف و ئیحساساتی کە سۆزداری و ڕێزداری و خۆشەویستی ئەبێ بکات و یەکێک پۆشتەی عەقڵی کە ژیانی کۆن لە داهاتووە جوانتر بکات تەباتر خێراتر ئاسانتر خۆشبەختتر. بەشەر بۆمە پێویستە بخوات تا نەمرێت
زۆرێکمان لە ناو برد زۆرێکمان ڕاو کرد هەرکێش ڕاومان یە کرد لە ناومان برد بەڵام ئێستا خۆمان خەریکین ڕاوی خۆمانەکەین ڕاوی باخەڵی یەکتری ئەبێ پێداویستی بۆ تۆ بخولقێنم تا تۆ بە دوای پێداویستێکە بێیت و ڕاوی پێداویستێکە بکەیت و منیش ڕاوی پارەکەیت و ئەوەی تۆ پێویستە بدەمێ و پارەکەت لێ بسێنم بە شەڕی سەردەمی کۆن پێداویستەکانی زۆر کەم بوون خواردنێکی ئاسایی و سروشتی بە دوایە ئەگەڕیا لە سەردەمی ئەشکەوتەکان یا ڕاوی ئەکرد یا پەیایە کرد ئەگەر گیا و خواردەمەنی بوو پەیایە کرد ئەگەر ئاژاڵ بوو ڕاویە کرد تا توانی فەلاحەت دروست بکە و ئیتر لە گەڕان و ڕاوکردن وازی هێنا و شارستانی دروست کرد خواردنەکانیان فێری یەکتری کرد ئاگریان دۆزیوە خواردنە سەختەکان بۆ مەعیدەی ئینسان بە ئاگر نەرم کریان کوڵیان و لەبار کریان و تەنیا شتێکە نیشانێدا خواردنێک باشە یان ناباشە دەرونی بەشەرەکە خۆی و هەرچێکی خوارد مرتاح وایە پێی لە ناوی نەبردایە نەخۆشی نەکردایە بە خواردنێکی تەندروستی ئەزانی بۆیە ئێمە ئێستا شەرێژین خواردنەکانی کۆن تەندروست بوون چون ئێستا نەخۆشەکەوین هەزار هۆکاری بۆ باسەکەین ئالوودەی ژینگە دەرمان چتی نالەبار و ڕەنگە نەکەوینە بیری ئەوە کە ئەم نەخۆشینە ئێستا من تووشی بووم هی خواردنەکەس چون بە دەرمانێک لە ملمێکەمە و ئیترواز لە خواردنەکە نایڵم ئەمە مانایەوە نیە هەموو خواردنە سروشتیەکان حتمما دروستن و خواردنی تازەی سەردەم و فەست فودەکان حتمما هەمویان غەڵەتن بەشەر یەک جۆر نانی ئەخوارد کە زانینی گەشەی کرد نانەکانی بە دەیان جۆر گۆڕی یەک جۆر شلەی کرد بە دەیان جۆر شلە کێشەوە لەوە ئەم تموحی ئێمە و ئەم حەسرەتی خواردنی ئێمە تێر نابێت لە مەتعەمێکە دەیان جۆر شلە ئەکەین بە ملیەکە ڕەنگە خۆیان پێکەوە سازگار نەبن با جیاوازیەک بکەین ئێمە زۆر جار وا ئەزانین خواردنە و دەرمان نەخواردنە یعنی دەرمان بە خواردن نازانین گەورەترین نەخۆشینێکە بە شەری لە کۆن تا ئێستا کوشتووە برسیەتیە هیچ نەخۆشینێک وەقەی برسیەتی بە شەری لە ناو نەبرد ئەو برسیەتیە دەربانەکەی خواردنە هەرچێک دەستکەوت برسیەتی لاورد ئەبێ بە دەرمان کەسێکە خەمۆکی هە خەمۆکی نەخۆشینەکەیسی ئەگەر دەرمانی خەمۆکیەکەی دەستکەوێ خواردنە ناوی نریاوە دەرمان لەشی تۆ ئەوەی پێ نییە بۆیە ئەوەت پێدەن وریابن ئەگەر دەرمان بۆ چارەسەرکردنی گرفتەکانی بە شەروێت خواردنە دەرمان نییە تۆ چیتە دەواخانەیەک سەیدەلیەک پڕە لە دەرمان و لە چون تۆ گرفتنیە بیخۆی تووشی نەخۆشین دەکات وەختێکیش برسینیت بخۆی تووشی نەخۆشی نەبیت جیاوازی مرۆڤی قەدیم و مرۆڤی ئەمڕۆ والەوە ئەو زکێکی برسی بە شاخ و داخە ئەگەڕان تێری بکات و ئەوەندە برسی و کە تێربوون ئسراحەت بووی ئێستا ئێمە لە شولارێکی قەڵە و پڕ لە چەوری پڕ لە شەکر پڕ لە کێشی قرس ئەبێ بە مەسبەحە بە شاخە بە باخە لە شتوانیە بجوڵێنین بەشک و ئەوەی بە زۆر تێمان کردەیە لێی دەربکەین ڕەمەزانە و خواردن هاوارەکات چون تۆزێک برسیەتیمان توش لێ هاتێ دۆستێک مەیوت ڕۆژی ڕەمەزان نیوەڕۆیەک لە بازاڕا ڕێمە کرد تا ئەو ڕۆژە نەمزانی و هەموو قسەکات ترێ نەمەزانی لەفە بانگەوازەکات نەمەزانی شووتی هاوارەکات چون لەوبەر ئەمدا بەلایەنە گوێم پێیانۆ نەبوو ئەو ڕۆژی ڕەمەزانە کە ئەمزانی ناتوانم بخۆم و چاوم پێیانەکەوت بانگیانە کردم بێ بخۆ و منیش بڕیارمدا و نەخۆم هەڕەشەم لێکردن وتم با ئێوارە بێت تێمەگیانتە بەڕاستی لە کوردیا قسەیەکە کە نێژن خەوتوم بۆنی چێشتەکە لە خەومی هەڵسان
وەک بێژی بۆنم ژنەفتەها ژن بۆنێک ئەژنەفم ژنەفتن هینی گوێچکەس بۆیە ژن بۆنێک ئەژنەفم چون وەختێکانە شتێک لە تۆ کەمە بێتەوە لێی مەحرومە بیت حەواسەکانە گشتیان بە دوایە ئەگەڕێن بۆنی چێشت هەروەکو بانگی مەغری و بانگەکات گوێت وا پێوە ڕەنگی خواردەمەنی ئەقیڕێنێت بۆیە سرنجی ڕاکێشێت لە ڕەمەزانە ئەڕۆی بە دوای ئەمانەوە تازە زیادەکەی نیوەڕۆیی تێەکەی بۆیە قەڵەو ئەبیت لە ڕەمەزانە ئەبواە کێشدا بەزیایە کێش زیادەکە زۆر کەسێکی ژە ڕەمەزان تێ 2 کیلۆ زیاد دەکەم ئەزانی بۆ چون خواردنی ناتەندروستە خۆی چون بە شێوەیەکی عەقڵی و تەندروستانە خواردنەکە ناخۆی جا بیر لەو هەژارە بکەرەوە کە ماوەیەکی زۆرە خواردنی دەست نەکەوتە تۆ مانگی ڕەمەزان وای بە ڕۆژ و نیوەڕۆ دەست ناکەوێ ئێوارە تۆڵەیەکەیت و ئەم هەژارە ماڭانێکە دەستی نەکەوتووە ترێ لای تۆ بانگەکە لای ئەو ئەقیڕێنێ پرتەقاڵ لای تۆ ڕەنگەکەی بۆنەکەی لە خەو هەڵی ئەسێنێ لای ئەو حەسرەت دروستەکە بێتاقەتی دروستەکە بۆیە بە وەکو پەیامێک وریایی خواردنی خۆمان و نەخواردنی چواردەورمان بین خواردنەکان ئەوتم بۆ لەش پێویستن سەوادی خوێندن و عەقڵی خوێندن ئەوەیە خواردن بە جۆرێک بخۆین عەقڵی خوێندنی خواردن ئەوەیە کە خواردن بە جۆرێک بخۆین نە سوئی تەغزیەمان بێت نە بێتەغزیە بین بێتەغزیانی نەبێ و لەڕ بیت و ئەگەر زۆر خوارد و بوو بە کێش لە لەشتا ئازاردەدات من یەکێ لە کێ شتەکان ناوە بەم قەڵەوایەتی هەر کەسێک قەڵەو ئەبێت شەکرە زەختی خوێن چەوری ناڕەحەتی قاچ و قول و ئێسک و مەفسەڵەکان ڕووی تێکات بە بێ خواردن هیچ کەسێک قەڵەو نابێت ئەمە باوەڕێکی غەڵەتە ئاویش بخۆم قەڵەوە بم چون ناوێت ئەبێ هیدرۆکەربۆنی تیابێت ئەبێ چەوری تیابێت ئەبێ ئەمانەی تیابێت تا قەڵەوی دروست بێت ڤیتامینەکان پرۆتۆینەکان پیاو قەڵەو ناکەن ئەگەر لە ڕەمەزانە گەرەکمانوێت پەیامێک بدەین لەسەر خواردن ڕەمەزان دامانە چڵەکێنێ تا ئێستا وا بیرمان کرەسۆ پیاوەتی پێ بکەین با بیرێت تریش بکەینەوە ئایا خوێنەواری خواردنمان هەیە یان نە ئایا دەرمانەکان بە تەندروستیە خۆین ئایا تووشی مادەی هۆشبەر نابین ئایا زادەڕەوی لە شتێکان ناکەین ئایا ئەزانین لە بینی خواردنی سەناعی و فەستفودەکان و خواردنی کوردەواریە تەطبیقێک بکەین دەرەنجامەکەی تەندروستی بێت دووبارە سڵاتان لێبێ وەکو سەرەتای بەرنامەکە لەگەڵ سروای ئاماژەمان بۆیە کە بڕگەیەکی وەرزشیمان هەیە ئەمڕۆ لە ئێستادا باز لەوەکەین کە خانمان تا چەند گرنگە لە مانگی ڕەمەزانە وەرزش بکەن دکتۆرە دنیا نەجات مامۆستای زانکۆ یاریزانی پێشووی هەڵبژاردەی عراق لە یاری باسکە و ئەندامی دەستەی کارگێڕیانی ئەفرۆدێت میوانە دکتۆرە بەخێربەی سپاس بۆ ئامادەبوونت لە سەرەتای بەرنامەکە لەگەڵ سرۆ باسی ئەومان کرد هەندێک لە خانمان ئەڵێن ئێمە لە ماڵەوە زۆر ئیشەکەین لە مەتبەخە لە خواردن ئامادەکردنا لە ئیشانی ترا ئەمە جێگەی وەرزشەگرێتەوە سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریە هەمیشە کورسات دەست پێشخەر بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامە جوانانە ڕاستی خۆی دوو جۆرمان هەیە بۆ منە ئافرەتێکمان هەیە کە خۆی ئەسڵی وەرزشەوانە ئافرەتانیشمان هەیە کە بە هیچ شێوە وەرزش ناکەن ئەگەر باسی ئەوە بکەین کە ئافرەتێک کە بە هیچ شێوە وەرزش ناکە هەمیشە گلەی ئەوەکەن ئەڵێن من بۆ زەعیف نابم خۆ من ڕۆژانە لە بەیانێ هەڵەستم خەریکی ئیشی ماڵەکەم سێقاتە ئەڕۆمە سەرێمە خوارەوە بەڵام بە هیچ شێوە زەعیف نابم ئەمە ڕۆشنبیری وەرزشی نیە لەلای ئەم کەسانە بێگومان چوار خاڵ هەیە کە ئەبێ هەموو کەسێک لە ژیانی ڕۆژای ڕەچاوی بکایەکی لەوانە خواردن زۆر گرنگە سیستمی خۆراکی ئەگەرێکێ بیەوێ کێشی سەر نەکەوێ یاخود ئەگەر قەڵەو بێ بیۆ دابەزێ
و هەروەها ڕاهێنانکردن ئەگەر کەسانێک خۆی ئەسڵەن وەرزشەوانیش نەبێ پێویستەکە ڕۆژانە چەند سەعاتێک یاخود چەند خولەکێک کات بۆ خۆی تەرخان بکات کە بەردەوام بێ لەسەر وەرزشکردن. مەبەستە ئەوەیە دکتۆر ینی هین بێت بەردەوام بێت لەسەرەوەی کە جوڵەکانی لەسەر یەک بێ یان ئەوەیە تۆ کە هیلاکە بێ کەسەکانی ئێمە خۆمان خانمانە زین لە ماڵەوە کە کەوتی دەکارکردن و ماڵپاکردنەوە و یان ئەرکەکانی ترت جێبەجێ کرد ڕاستیەکەی هەستەکەی کە وزەیەکی زۆرت سەرف کردووە بەڵام دەری خۆشی دوتر زۆربەی ئەو کەسانەی کە کێشیان زۆرە جوڵێکی باشیشانەیە بەڵام دیسانەوە کێشیان لە هەمان ینی ئاستایە. بەڵێ خۆی ڕاستی ئەوەی کە مەسەلەن لە بەیانێ هەڵەسە خەریکی ئیشکردنە هەتا ئێوارە ناچێتە بواری ئەوەی کە ئەم کەسە وەرزشی کردووە ڕاستە تاقەیەکی زۆر وزەیەکی زۆری سرف کردووە بەڵام بەبێ بەرنامە سەرفی کردووە ئەگەر ئەم کەسە ئاسی ڕۆشنبیریەکی وەرزشی هەبێ بۆ نمونە لە دوای ئیشکردنەکە یاخود پێش ئیشکردنەکەی سەعاتێک تەرخان کە ئێستا سوشال میدیا وای لێ هاتووە بۆ نمونە ئەگەر یوتیوب متابعی بکە ئەگەر یەکێک نەچێ مەجای نەبێ بچێتە جیمەکانیش یوتیوب بۆ خۆی مدەری بێکە بۆ خۆی مامۆستایەکە ئەتوانی باس بکەیت لەوانەیە بەشکم هەنگاوێک بێت ئێستا خانمان کە ئێستا سێری بەرنامەکەکەن ڕێگەیەکی باش بە خۆیان بدۆزنەوە چکە زۆر جار هەیە هەندێک جوڵە هەیە کە ئەڵێ هەتا ڕاهێنەرەکە سیرت نەکات نابێ ئەو جوڵانە ئەنجام بێ بەڵام هەندێشتی ئاسان ئەگەر ئەتوانی پێمان بڵێ کە لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان یا سۆشال میدیا هەیە ئەمە گوێت لێگرین بێگومان ئێستا بۆ منە لە گۆگڵ یان یاخود لە یوتیوب هەرچی لێبێ بۆ منە چۆنێتی کێشدا بەزاندن یاخود چۆنێتی بەهێزکردنی ماسوولکەکان هەمووی بۆ خۆی بە ڤیدیۆ بێ یاخود بە شەرح بێ ئەیهێنێ یعنی سایت زۆرە کە ئەگەر یەکێ بێوەیە ئەو هەنگاوە بنێ بۆ منە پرسکردن بە مامەسایانی وەرزش پرسکردن بە یەکێکە لەو بوارە خۆی ئیشکانی دەرگاکە کراوەیە ئەگەر کەسەکە خۆی ئارەزووی لێبێت ئیش لەسەر ئەوە بکات یاخود وەرزشی ئایرۆبیک هەر بنووسە تاباتە زومبا ئەمانە هەمووی خۆی پیشانەیە مامۆستایەکە لە بەردەم خۆتا لە ماڵەوە توانی ئەنجام بی زیاتر مەبەستەکە ئەوەیە وەرزشکردن سروە پرۆسەیەکی بەردەوامیدانە لە ماوەی 45 خولەکە یاخود 30 خولەک یاخود کاتژمێرێک بۆ بەردەوامیدان زیاتر لەیانی دڵبەرزەکاتەوە دەوری دەمەوی خێراکە ئەمە ئاچێتە چوارچێوی وەرزشەوە نەک بۆ نمونە ماڵپاکردنەوە لەوانەیە بە چەند خولەکێک پشوبە کە دابەزیەوە ئەچێتە باری ئاساییان لە باری وەرزشان نییە کەواتە بۆ وەرزشکردنی خانمان لە مانگی ڕەمەزانە ئەو ئیشانەی کە لە ماڵەوە باسیەکەن دکتۆرە ناچێتە چوارچەوەی وەرزش بەڵکو بێ کاتی زیاتری بۆ دابنرێت تۆ باسی شێوە گشتەکەت کرد ئێو خانمانی کە پاڵەوانن پاڵەوانی وەرزشین لە 11 مانگا خۆیان ئامادە کردووە لە مانگی ڕەمەزانە چی بکەن بۆ ئەوی ئاستی جەستەیی توانێت جەستەیان دانەبەسێ بەڵێ بێگومان یەکێک گەیشتێت ئەو ئاسە باشە ئەکید ڕاهێنەری خۆی هەیە بەڵام ئەویش بە هەمان شێوە ئەبێ میکانیزمی خۆی بۆ منە ئەو لە ماوەی 11 مانگە لەسەر کۆمەڵی ڕۆتینات ڕاهاتوە ئایا کاتی تەمرینی بێت یا خود خۆراکی بێ هەرچە بەڵام کەوێتە مانگی ڕەمەزانەوە بێگومان چەند خاڵێک هەیە ئەبێ ئەویش ڕەچای بکە یەکێ لەو خاڵانە دیسانوینە سەر خواردن ڕۆژانی ئاسایی خۆی لەوەچێ ئەم وەرزشکارە بە پێی جۆری یارەکەی وای خواسته بێ 5 ژەم نان بخوە بەڵام لە کاتی مانگی ڕەمەزانە ئێمە پێیوەستیم بۆی کە تەنها 2 ژەمەتوانی نان بخۆین بەربانگ و لەگەڵ پارچێوە بۆیە ئەبێ ئەم کەسانە تەرکیز بکەنە سەر ئەوەی ئایا جۆری یاریەکان چ ئەخوازێت سەرچاوە خۆراکیەکان تەرکی زیاتر بخەنە سەرچی و هەروەها کاتی ڕاهێنە خاڵی دومیان کاتی ڕاهێنانەکانە پێشڕوا ڕاهاتۆ لەوانێت 2 وحدەی کردبێ لە ڕۆژێکە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە مەسەلەن ئەبگاتە ڕادەی برسێتی و تونێتی ناتوانێت جارێکی کە 2 وحدە بکە یاخود 1 وحدە بەوەی کە ئەبێت کۆمەڵێ وەرزش هەیە بیکە یەکێ لەوانە بەڕاستی ڕۆیشتن کە هەرچەنە وەرزشێکی کەواسیرێکین زۆر ئاسانە بەڵام کاریگەریەکی زۆر زۆری هەیە ڕۆشتن مەبەستەوەی لە پارکەکانە یان لەسەر ئامێرەکان ئەگەر مەسەرەن یەکێ بێ مەجای نەبێت بڕاتە دەرەوە بۆن منە خانمەکانی کە ئەوانی وەرزش ناکەن بێگومان ئەوەی کە وەرزشەکات بەشی ئەوە تەرخان ئەکا کە بتوانێت بچێتە جیمەکان بەڵام ئەوانەی کە ناتوانن بڕۆن بۆن منە زۆر خانم هەیە ئێستا لە ماڵ و ئامێری هەیە ئەتوانێت بەکاری بێنێ یاخود زۆربەی لە سیتیەکانە ئەژین یاخود جادەکانیان یا کۆڵانەکانیان یاخود پارکی زۆر کراوەتەوە ئەتوانن وەرزش بکەن کاتەکانی بۆ نمونە بەیانیان زۆر گرنگە بتوانێت نیو ساعت کات بۆ خۆی تەرخان کە بڕوا وەرزشی خۆی بکە بابینەوە سەر وەرزشکارەکان بۆ منە ئەتوانێت با بڵێن پارێزگاری بکە لە لێهاتووی جەستەی خۆی
بەوەی کۆمەڵی وەرزش هەیەکێ لەوانە وتوان ڕۆیشتنە یاخود پاسکیل سواریە کە ئەگەر ئامێرەکە جێگیر بێ یاخود هەر کەس زۆرمان هەیە کە پاسکیلی هەیە ئەتوانێت بیکاوە هەروەها مەلەوانی کە زۆر گرنگە بۆ شەوان کە پارێزگاری بکا لە لیاقی بەڵام نەگاتە ڕادی هیلاکبوونی چکە گەیش ڕادی هیلاکبوونی ئەو کاتە زۆر زیاتر تەسیرە کاتە لێ و هەروەها وەرزشێک کە بۆ منە تەمارینەکانی نەرمی لەش کە ئێمە وەکو ڕاضی پێی ئەڵێن مرونە کە ئەوە هەموو کەسێکی احتیاجی نەپەیوەستە بکاتەوە بەڵێ ئەتوانێ بکاتەوە پێوەست نییە بکاتەوە ئەتوانێت لە ماڵی خۆیان بیکایە لە هەر کاتێکە پێش تەمرینەکانی پێش بەربانگ ئەمانە بکات زۆر ئیسپادەی هەیە ئەتوانێت بڵێن احتیپاس کات بە لیاقەتی خۆیەوە دەست خۆش بێمە ئێستش کاتی ناوبڕا شوێ گوەرەگرین دواتر ئەچینە لای شێف جەمال کە کۆمەڵێک خواردنی زۆر تایبەتی و ئامادەکردین و بە قسمەتی دکتۆریش بخۆی تامی ئەکات بەڵام خواردنی تەندروستیشی هەرتیایە حەزەکەم لەسەر ئەوەش بۆ وەرچەوانان ئەگەر بابەتێکە بۆ قسەی لەسەرکەی بەڵێ ئازیزان دواتر دوای ئەم پشووە ئەڕۆینە لای شێف جەمال بۆی کە بزانین چی بۆ ئامادەکردوین دوای ئەم ناوبڕە ئەگەڕێنەوە لاتان. بەرنامەی ئێوارانی کورسات با سپۆنسەری شاری دایک. بەڵێ ئازیزان لە کۆتا تەوەری ئێوارانی کورسات لەگەڵ ئێوەی ئازیزین من و کاروان کە پێشتر باسی کۆمەڵێک بابەتی وەرزشیمان کرد بەس پێش لۆی کە بچینە لای شێف ئەمشەو یاری فەڕەنسا و ئەڵمانیایە حەزێکی کامی بیباتەوە؟ بەڵام من هەندێکی چانیم من فەڕەنسم هیوادارم بیباتەوە نازانم کێ ئاساییە دوای تا ئەو فەڕەنسا زیای کرەوە سێ کەسەوە چوارەوە پێ فەڕەنسیەکان زۆرن لە ئەوە یاریەکانە زۆر باشە کاتی دەستپێکردنی یاریەکان بۆ ئەوانی بە ڕۆژۆ بن ڕاستی لەوانێ پارچەوەکان نەدەستێ وایە بەس ئێستا ئەمێ باسیەوە بکەم لەگەڵ دکتۆرەکە ئەمشەو یاریە چی بخۆن لە کاتی یاریە بۆی کە زیاخۆری نەکەن ڕاستی بەدەم سیرکردنی یاریەوە شت زۆر خۆشە بۆن مێ مەشروباتی غازی ئەو شتانی کە کافاینە بەڵام ئەمان ئەوانە باس مەکەڵێ دکتۆرەکاریان ناکەم بەڵام تاوابوونی یاری بە گوڵە بەڕۆژە بەو شتانەوە بەڕێکرێ بەڵێ بەوانەوە بەڕێکرێ بەڵام ئینشەڵا وەرزشکارەکان ئەوانە ناکەن زۆر باشە خواردنەکەمان حازرە بزانین دکتۆرە سەی لەسەر خواردنەکان چی لە ڕووی وەرزشیەوە بەڵێ دەستخۆشی لە شێف ئەەکەم ئەگەر دیقەت بین ڕاستی هەموو سەر چاوە خۆراکیەکانی تیا لە کاربۆهیدریت لە پرۆتین لە سەوزەوە زۆر گرنگە وەرزشکار ئەگەر ڕۆژانی ئاسایی بڕێکی زۆر لە ئاو بخواتەوە بەڵام لە مانگی ڕەمەزانە مقەیە دەبێ بەوەی کە لە دوای بەربانگەوە بیخوابووە زۆر گرنگە لە دوای ڕۆژوشکاندن گرنگی تەواو بە خواردنەوەی ئاو و هەروە خواردنی سەوزە و میوە کە بڕێکی زۆر ئاویتە بووی لەشیان نەگاتە ڕادی و شتبوونەوە چکە کاریگەری هەیە ئەکید لەسەر ڕاهێنانەکانیان و هەروەها بڕێکی باش لە حەسەب جۆری یاریەکان لە کاربۆهیدریت یاخود پرۆتین چەندیان پێویست بێ ڕۆژانی ئاسایی بە هەمان شەو بیخۆن و هەروە ئەوانەی کە باسی ئەومان کرد ئافرەتانێک کە وەرزشکارنی بێگومان ئەو بۆ منە بە درێژای ڕۆژگا گەرمی و سەعات یاخود سەعاتێ وەرزشی کردبێ لە دوای بەربانگ نابێت تەعویز زیباتەوە بەوەی کە زۆر بخوات بڕی ئەو خواردنەوەی کە ئەچێتە لە شێوە زۆر زیاتر بێ لەوەی کە سەرفی کردووە تا کێشیان زیادە کێشیان بەڵێ ئەکید بە هەموو شێوەیەک دوورکەوتنەوە لە شیرینی کە زۆر زەرورە چ وەرزشکار بێ نەخێت تەندروست نا شێف جەمال شیرینێکی تەندروستی ئامادە کردووە بە خورما و بە گوێز و بەڵام ئەگەر شیرینی خرمەی پێوترێ بەڵێ یەکی وەرزشکار نەبێت هەر لقمە خازی و پاقلاوە ئەوانە بەڵام ئەکید وەرزشکار ئەو ڕۆشنبیری هەیە کە شیرینی تەندروست لە شۆفان دروست کرابێ یاخود لە گوێزیان لە هەر شتێکە بێگومان شیرینی ضرورە بەڵام بە شێوکی تەندروست بێت زۆر باشە ئەها ئێستا ڕازانەوەیکی جوانیشی بۆ کردووە شێف جەمال
خۆش لە باست کردوتت زۆربەی پێکاتەکانی تایە پێکاتە خۆراکیەکانی تر حەزەکەم ئەگەر شتێک کە ژەمێکە پێش وەرزش ئەمە وەربگری دواتر ئەتوانی وەرزشێکی باش بەڵێ خۆی دایمەن لە بەربانگە شتێکی قرس نەخورێت کە وەرزشکار ئەکیت کاتی ڕاهێنانەکانی کە مەسەرەن خۆتەزانی لە مانگی ڕەمەزانە پاڵەوانەتەکان ئەوەستێ بەڵام بێگومان لە دوای ئەوە بڵێن یەکێتەوەشەکان دەسەکەنەوە بە چالاکیەکانیان وەرزشکار نابێت بۆستێ ئەکید ناژوەستن پێویستە کات ئەو خواردنی کە ئەی خوات پێش تەمرینکردن زۆر جیاواز بێلەوەی کە دوای ئەوە ئەی خوات باشە پرسیارێکی تر کە زۆر جار هەیە کە ئەچیتە ماڵێک جیازی خۆکێشانی هەبێت هەر هەمووی ڕیزەگرێ بە دوایە یەکسەرە چێ خۆی ئەکێشێ کاتی خۆکێشانەکە چەند بێت ینی پێش لە بەربانگ بێ دوای ئەو کە ئەخۆی کامی حسێبە زۆر جار هەیە کاروانەها بە برسێتی قەیناکە بەس دوایڵێ خوا زۆرم خواردووە حەزەکەم بزانم چەنم زیاد کردووە ئایاوانە قیاسەیانی بڵێ ئەوە لەگەڵ ڕێزمە ئەوە نییە بۆ ئەوەی کە مەسەرەن ئێستا تۆ خۆت کێشا دوای ئەوی نان بخۆی بڵین بەجارە 5 کیلۆ فەرقکەی نەخێر ئەو پەڕی ناگاتە نیو کیلۆشکە فەرقکەی بەڵام ئەوەی کە وەرزشکار نییە ئەگەر خۆی بکەوە شێ گلیە کاڵە تەرازۆکەتان تاوا نییە ناڵە من خۆم بە شێوەیەکی تەندروست بەڵێ گلیەکەی ئەوە وەڵابی هێنە ئەم لاوە باشترەیانەوە ژێرەکە بێت تەخت بێت ئەوانە گیرفانی بەتاڵە کاتی کاکە زیاد کردە بە کوردیەکەیتەوە بۆی ئەوانە زۆر تەسیرەکە گرنگترین شت وەکوتم سیستمی خۆراک زۆر ضرورە و هەروەها حەقە دایکان یا خۆت خوشکان لە ماڵەوە ئەو مافە بە خۆیان بن ڕۆژی سعاتێ بۆ نیو سعات ئەو پەڕی مافی ئەویان هەیە باڵێ هەم بۆی لە شولارێکی تەندروستیان هەبێ لە ڕووی دەرونی شەو ئاسوود دەبن وی باشتر زۆر لە کاتی خواردن ئامادەکردنا وەرزشێکیان لەبیر بێت بێگومان باشتر ئامادە باشەوە هاوکارانمانە ئەگە تامی ناکەن ئێمەیان تامیەکەین دکتۆر گافەر بوو تامی بکە شێف جەمال هیچیت نەماوە لەسەر خواردنەکان پێمان بڵێ ناوەڵڵا هیچ نەماوە دەستەکانە خۆشتوانی تێستیەکان ئەوەی سوبی قارچق باشە ئەوەی سەڵەتەی ساوەڕ باشە پێمان بڵێ کەوە سوپی قارچێکەوە سەڵاتەی ساوەڕ بەڵێ ئەوەی تریش خواردنەکانی تر ئەوەی ماسی لەگەڵ ماش پۆتێتە و سەوزەوات زۆر باشە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس کە هەموو ئێوارەیەکی لاکە بیت کۆمەڵێک ئایدیای زۆر باشمانەی تێ بۆ خانمان یا بۆ ئەو کەسانی کە یانەوێت خوانەکانیان ڕازاوەتر و تەندروستتر بکەنەوە زۆر زۆر گرنگە زۆر زۆر سپاس بۆ دکتۆرە دنیا هیوادارم کە بینەرەکارمان ئەو شتانەی کە باسی کرد بە تایبەتی و کەسانی کە وەرزشکارن گویان لە جەنابەت بوو بێت و هیوادارم تەندروستێکی باشیان هەبێت زۆر سپاس کارانیان دەست خۆش هیچت ماوە لە کۆتایمان بڵێ سپاس تەندروستێکی باش بۆ هەموو لایەک و هیوادارین خانمانیش لەمانگی ڕەمەزان لە وەرزش دوور نەکەونەوە تاکو لە شولاری خۆیان بەباشی بەدڵنیایەوە دەستەکانە خۆش بێ بەڵێ ئازیزان کاتێکی شاد و ئارام و تەندروست بۆ ئێوەی ئازیز هەتا سبەی ئێوارە کە هاوکارانم لەگەڵتوان نابن کاتێکی شاد و هەر شاتان لەگەڵ دەست خۆش.